نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە کۆشکی ئیلیزی لە پاریس لەگەڵ ئیمانوێل ماکرۆن سەرۆکۆماری فەڕەنسا کۆبوو و پرسە سیاسیەکانی پەیوەست بە عێراق و هەرێمی کوردستانیان تاوتوێ کرد. دوای کۆبوونەوەکە و لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هاوبەشدا لەگەڵ ماکرۆن، نێچیروان بارزانی دانینا بە شکستی ڕیفراندۆمدا و ڕایگەیاند پرسی ڕیفراندۆم کۆتایی هاتووە و هەرێم ڕێز لە بڕیارەکانی دادگای فیدراڵی دەگرێت. ئێمە پێشتریش ڕای خۆمان داوە لەسەر بڕیارەکانی دادگای فیدراڵی و ئەعلانیشمان کردووە کە ئێمە احترامی ڕای دادگای فیدراڵی عێراق دەگرین. وتیشی پابەندی سەروەری و یەکپارچەی خاکی عێراق بین و ئامادەین دانوستان بکەین سەبارەت بە هاتنی هێزی عێراقی بۆ خاڵە سنووریەکانی هەرێم. ئێمە هیچ کێشەیەکمان نییە بە پێی دەستوری عێراق لە بابەتی دەستهەڵاتی فیدراڵی لە نقطە حدود سنووریەکان. لای خۆیەوە ئیمانوێل ماکرۆن دۆستایەتی فەڕەنسای بۆ گەلی کورد و پات کردە و ڕایگەیاند دەبێت مادەی 140 دەستوری عێراق جێبەجێ بکرێت و مافەکانی کورد پارێزراو بێت. وتیشی پاراستنی یەکپارچەی خاکی عێراق و دابینکردنی مافی پێکەتەکانی عێراق بەلای فەڕەنساوە گرنگن. سەبارەت بە خاڵە سنووریەکانی عێراقیش ماکرۆن ئاماژەی بەوە کرد کە پێویستە دەسەڵاتی حکوومەتی ناوەندی لە خاڵە سنووریەکاندا بچەسپێنرێت و داهاتەکانی عێراق بەسەر هەموو عێراقیەکاندا دابەش بکرێن. ئیمانوێل ماکرۆن جەختی کردەوە کە ڕاگررتنی شەڕ لە نێوان پێشمەرگە و هێزە عێراقیەکان دەستکەوتێکی گەورەیە و دەبێت بەردەوام بێت. وتیشی نابێت هیچ میلیشیەک بە حەشتی شەعبیشەوە لە عێراقدا بمێنێت. شاندەکەی حکوومەتی هەرێم 2 ڕۆژە لە فەڕەنسایە و دوێنێ لە دەروازەی ئیبراهیم خەلیلەوە چوونەتە تورکیا و دواتریش لە فڕۆکەخانەی ئیستانبوڵەوە بەرەو پاریس بەڕێکەوتن. ئەوەش یەکەم سەردانی نێچیروان بارزانیە لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆمەوە بۆ دەرەوەی وڵات، هاوکات یەکەم سەردانی ناوبراویشە لە ڕێگەی وشکانیەوە لەوەتەی لە ساڵی 2006ەوە پۆستی سەرۆکی حکوومەتی وەرگرتووە.